ڕێگاکە دەمانباتەوە سەرێکێک لە گوندە دوورە دەستەکانی سنووری قەزای بازیان. یەکێک لە کاندیدە دیار و چالاکەکانی لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری دەیەوێت بەرنامەی لیست و حزبەکەی بە دانیشتوانی گوندی هەنجیرەی شێخ ڕەئوف بگەێنێت. لەگەڵ گەیشتنی منواری محەممەد کاندیدی لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری کوردستان بە گوندەکە بە گەرم و گوڕی پێشوازیەکی باڵاوە بە خێرهێنانی ناوبرا و ستافەکەی کرا. بۆی ئێمەش بە پێشمانزانانی بێجگەرە بانگەشی هەڵبژاریش کاتری هاتوین و سەردانی ئەم خۆشەویست و ئەزیزانەمان کردو بۆی ئێستاش بە پێویستمانزانی هیچ شوێنێک نەبێرین تا بتوانین و ئێزمانتیابێ هیچ شوێنێک نابێرین لە هەر شوێنێ بزانین دەنگێکی دلێری و بوێر هەیە دەنگێکی و جورئەتی هەیە ئەتوانێت دەنگ بە ئێمە بدا ئێمە ئەچینە خزمەتی داوای دەنگی لێکەین و زۆر بە ڕاشکاوانەش داوای دەنگەکەی بۆ کۆمەڵی دادگەری لەبەرەوەی سوپاس بۆ خی پەروەردگار کۆمەڵی دادگەری لە خزمەتی هەموو خەڵکێریێمی کوردستاندا بووە و بەرنامەی زۆر جوان و پێشکەوتوو پێ بۆیە داوا لە خەڵکەکەین کە ئینشەڵڵا هاوکارمان بن دەستبارمان بن دەنگمان پێ بدەن. مرواری محەممەد پێشتر باوکی بۆ ماوەیەکی دوور و درێژ وەک پێشنۆژ و وتار خوێن خزمەتی بەم گوندە کردووە و دانیشتوانی گوندەکەش پێشوازی لە کاندیدبوونی کچی مامۆستا محەممەدی کۆچکردوو دەکەن. بەڵام ئەمە ئەبینم دادە مرواری بەڕاستی و ڕاستی شایستەی ئەوەیەکەوە پێ هەڵ بدەیت بە لایەنی دینەوە پێ هەڵ بدەیت. ئێجا داوەشەکەم لەو کەسانەیەکەوە لێرە دانیشتووە یان لە شوێنی تر ئەوەی گوێ لە دەنگما دەنگی پێ بدا بەڕاستی قانجازەکە بۆ ڕۆژی قیامەتی قانجازەکە قەت بچێتە پەرلەمان ئەو ناو کەسانە شتی خراب ناکەن. بۆیە ئەرکی هەر هاوڵاتی و مسلمانێکی ئەم وڵاتێ پشتیوانی ئەو لیستە بکەوە پشتیوانی کاندیدەکانی بکە وە لە نێویە پشتیوانی بەڕێز مەرواری خان بکە کە یەکێکە لە کاندیدە سەرڕاست و ساڵ و سەلامەتەکانی ئێمە و دڵنیاین ئەمان بە ئەجێندای چاک و سەرڕاستانە و خزمەتەوە لە پەرلەمان ئەیان بینینەوە ئینشاءڵڵا. بەهۆی هەڵوێستە گۆڕەکانی کۆمەڵی دادگەری و خزمەتکردنی بە تەواوی چین و توێژەکان لە ماوەی ڕابردوودا چاوەڕوان دەکرێت ڕێژەی دەنگەکانی کۆمەڵ بە شێوەیەکی بەرچاو هەڵبکشێت و ژمارەیەکی زۆر لە کاندیدەکانی بچنە پەرلەمانی کوردستان بۆ ڕاگررتنی ستەم و نادادی ئەم دەسەڵاتدارانی ئێستا. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای بازیان.